و شارەزای پەیوەندی نێودەوڵەتیە. بەڵێ دکتۆر هەم بخێر بێن ئەبەیەکی شان بوو یارو پرسانە و بێگومان ڕایە گشتیا جیهانێ بخوا بەسەر قالکردە جبەرکۆ بویارێکە دەگمەنە ببی ئەوای ڕوو بدە ئیران توزانی وڵاتێکی گەلێکی بباندۆرە لەسەر ئاستی هەرێمی نێودەوڵەتی دوێ بویێرە چاو دشوپینی ئەس بوارم تەجی بەردەوام متابع کردە. بەڵێ بێگومان بەیانتان باش طبعا حادیسە یاخود ڕووداوی تێکشکانی فڕۆکە لەسەر ئاستی نێودەوڵەتی بۆ جاری یەکەم نییە ئەو جاری هەژدەمینە سەرۆکی وڵاتان لە ڕووداوی هات پلان با بڵێن فڕۆکەوانی یاخود لە یاسای جەوا تووشی کارەسات ئەبن ئەوە دواهمینیان سەرۆک کۆماری ئێرانە پێشتر هەمان بووە لەسەر ئاستی عێراق عەبدولسەلام عارفمان هەبووە لەسەر ئاستی پاکستان زیا ئەدین حەقمان هەبووە سەرۆکی فلیپین و نێردەی نەتەوە یەکگرتوەکانی سەرۆکی ڕێکخراوە نەتەوە یەکگرتوەکان شۆڕمۆندیش بە هەمان شێوە بە ڕووداوی فڕۆکە گیانی سپاردووە بەڵام لێرە جیاوازەکە ئەوەیە هەو ڕووداوانەی کەوا لە چوارچێوەی جوگرافی وڵاتێکدا ڕوەدەن کە دەوڵەتەکەی خۆیەتی بەپێی یاسای ناوە خۆی مامەڵی لەگەڵ دەکرێت ئەو ڕووداوانەی کەوا لە دەرەوەی سیاسی بۆ نێردە دیبلۆماسیەکان یاخود نێودەوڵەتەکاندا ڕوودن ئەوە لێژنێکی نێودەوڵەتی لێکۆڵێتەوە هۆکاری ڕوودانەکەی چی بووە ئێستا ئەوەی کە لە ئێران ڕوویداوە کە سەرۆک کۆمار و وەزیری دەرەوە و پارێزگار و هەندێک کەسایەتی تر تێدا بوونەتە قوربانی دەتوانێت بەپێی یاسای ئێرانی مامەڵی لەگەڵ دەکرێت یاسای ناوەخۆی ئێرانی تحقیقی لەگەڵ دەکرێت بۆیە ناچێتە ئەو چوارچێوە نێودەوڵەتیەوە بەڵام بڵێن ئایا ئەو ڕووداوە کاریگەری لەسەر سیاسەتی دەرەوەی ئێران دەبێت لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست یاخود لەسەر ئاستی نێودەوڵەتی نەخێر نابێت چونکە وڵاتی ئێران کۆماری ئێران کۆمارێکە بە درێژایی دروستبوونیەوە سیاسەتی تایبەت بەخۆی هەیە تایبەت بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر ئاستی نێودەوڵەتی بەڵام کارەساتەکە بۆ ئێران و بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سەردەمی ئێستادا ئەو ڕووداوانەی کەوا پێشتر ڕوویان دەدا لەوانەیە تەکنۆلۆجیای ئەو تەکنۆلۆجیایی کەوا لە بارودۆخی کەشوهەوادەی کۆڵی و لەو ئاستە پێویستن بێ بەڵام ئێستا شک و گومان دروستە بێ ئایا ڕووداوە بالفعل ڕووداوێکی دروستە یاخود ڕووداوی سیاسی تەصفیه حساباتی سیاسی لەسەر ئاستی ناوەخۆ ئەوە لە ئایندەیەکی نزیکدا با بڵێن مشتومڕ و زیاتر لە ناو گۆڕەپانی سیاسی ئێراندا دروست دەکات. لە دەرەنجام ئیبراهیم ڕئیسی سەرکوماری ئیرانی بووە لە پشتی ڕابەرێ وڵاتی دووەمی کەساتکیە بە باندۆرە لەسەر ئاستی پرێڤەبرنا وڵاتی ئیدی وەزیری دەربێ وڵاتی گەر بوو مەزنە بەرپرسێندنجی گەر بوو ئەڤە بخۆە تا چەند باندۆر هەیە لەسەر شێوازی ئیدارەکردنە ئیرانی مادەی 130 دەستوری ئێران ئەو کێشەیە یەکلایی کردێتەوە لە هەبوونی فەراغی پۆستی سەرۆک کۆمار یاخود ئەو پۆستە سیادیانەی کەوا لەسەر ئاستی وڵاتی ئێران هەیە جێگرانی یەکەم دەتوان ئەو پۆستانە پڕ بکەنەوە بۆ نمونە سەرۆک کۆمار جێگری یەکەمی سەرۆک کۆمار ئەو پۆستە یەکلایی دەکاتەوە بەمەرجێ ئەگەر ڕابەری کۆماری ئیسلامی ڕەزامەند بێت لە ئەگەری ڕەزامەند نەبوونی لێژنەیەک پێک دێنێت ئەو لێژنەیە ئیدارەی ئێران ئەدا کە پێک دێ لە جێگری سەرۆکی یەکەم سەرۆکی پەرلەمان نوێنەری ڕابەر لەناو ئەو لێژنێ بێت بۆ ماوەی 50 ڕۆژ تاوەکو هەڵبژاردن لە سەر ئاستی وڵاتی ئێران دووبارە بۆ سەرۆک کۆمار ئەنجام دەدرێتەوە دەربارەی وەزیرەکان هەبوونی فەراغی هەر وەزارەتێکی سیادی لەسەر ئاستی وڵات جێگری یەکەم بەڕێوەدەوە تاکو بارودۆخی ناو خۆی وڵات یەکلای ئەبێتەوە پاشان وەزیرێشتر دەستنیشان دەکرێت و ئەو ئاسانتر و ساناییترە بەڵام کارکتەری سیاسی بەهێز لەو ڕووداوە لە ئێران لە ناوچوون ئەوە مشتومڕی سیاسی لە ئایندەدا لەسەر ئاستی ناوەخۆی ئێران دروست دەکات. بەڵام دکتۆر ئەنی هیچ گومانێک نەبوو یەکواف هەلیکۆپتەرە ڕئیسی چاکەفکی خارێ ji ber ku di sunûrê Îranê de ketiye xarê û di deverekê de kevke xarê deverekê çiyayî ku ev deverekê şawayekî gelekî xirab hebûye û bêguman heta niha jî li Gormetgeha Îranê hiç serinceka gumanayî li ser vê yekê nîne û Tirkiye jî bêguman rol hebûye li dît navê bi sedema ew dronên Îranî yên Tirkiye gund dronên beyrekdarên yên herî pêşketîne heta Rûsye jî berheviya xwe ji bo alîkariya Îranê li dûr vê yekê nîşan da kehatin ser astê Îranê dîtnate yanî yapsanahiye weke rêberê Kumarê İslamiya Îranê gotî êdî karûbarên vî welatî bi awayekî asayî birêve biçin hiç bandorî nebît کەسی یەکەمی هەر وڵاتێک لە دروستبوونی هەر قەیرانێک یان هەر ڕووداوێک جاچە سیاسی بێ چ سروشتی بێ ئەبێ دڵنەوایی کرد بێ بۆ هاونیشتیمانیانی وڵاتەکەی خیتابی ڕابەری گشتی کۆماری ئیسلامی ئێران بەو ئاراستەیە بوو کە هەر ئەو کاتە تەلمیحێکی دا کە پێدەچێ سەرنشینان کە پێک هاتووە لە سەرۆک کۆمار و ئەو ستافێک کە لەگەڵێتی لە ژیاندا نەماون ئەوە نابێت کاریگەری لەسەر ئاستی ناوەخۆی یاخود سیاسەتی دەوڵەتداری ئێران بکە بێگومان بە نەمونی سەرۆک کۆمار یان بەنەمانی هەر وەزیرێک هەر کارەکتەرێکی سیاسی لەناو هەر دەوڵەتێک دەوڵەتەکە بوونی دەمێنێ بۆیە
ئەو جۆرە خیتابانە دەبێت لە حاڵەتی ئەوها بدرێت لەو ڕوانگەیەوە ڕابری گشتی کۆماری ئیسلامی ئێران ئەو خیتابەیدا هەر من خۆم کە جۆم لەو خیتابەی بوو ئەوم لا دروست بوو کە ئەوستافە بوونیان نەماوە لەوانەیە کۆمەڵی ئەوانەی کە کارکتەری ئەکادمی یاخۆ زانستی یان سیاسیشن ئەو ڕوئیان لا دروست بوو کە سەرنشینانی ئەو فڕۆکەی نەماوە گرنگ ئەوەیە لە بەپێی مادەی 131 دوای 50 ڕۆژ سەرۆک کۆمارێکی تر بۆ ئێران هەڵە بژێدرێت جا ئەو سەرۆک کۆمارە لەو قەناعەتەم ناتوانێت لەسەر هەمان یعنی ناتوانێت لاو ڕێچکەی لا بدە کە کۆماری ئیسلامیدا لەسەری ڕۆیشتەوە بۆیە گۆڕانکاری لە سیاسەتی دەرەوە و ناو ئێران و لەسەر ئاستی نێو دەوڵەتیش بەدی ناکرێت بە گۆڕانکاری کەسایەتیە سیاسیەکان لەسەر ئاستی بەڵێگەتە گوتە ئەو وڵات خۆدی دەستور و خۆدی یاساین تەزبیتن ئیدی سیاسەتێکەوانە تەزبیت هەیە بۆ چاکەی دارێکی ناڕاشتی سەر ئاستی ناوخۆ سەر ئاستی دەرەکی شێوازێ دەستنیشانکردنا جێگیرێ ڕئیسی دی چاوی گەلو بچ میکانیزمە مادەی 131 لە دەستوری ئێران زۆر بەوازی ئاماژەی پێکردووە لە کاتی نەمانی مردنی سەرۆکی کۆماری ئێران یاخود نەخۆشکەوتنی یاخود نەیتوانی ئەدای کاری خۆی بکات جێگیری یەکەمی سەرۆک کۆمار مەهامەکەی وەردەگرێت بە ڕەزامەندی ڕابەر ئەگەر ڕابەر ڕەزامەند نەبوو لەسەر خودی جێگیری سەرۆکی یەکەمی کۆمار نەیتوانی ئەداکرد کە لێژ نییەکی بۆ پێکدێنێ ئەوە کاتی بۆ ماوەی 50 ڕۆژە لە ماوەی 50 ڕۆژ دەبێت هەڵبژاردن لە ئێران ئەنجام بدرێت بۆ دەستنیشانکردنی سەرۆک کۆمارێکی تر خلاصەی مەوزوعەکەی لە دەستوری ئێرانی ئەوەندەیە ئەوەندە تێدا باس کراوە لەو ڕوانگەیشەوە کاری لەسەر دەکرێت هەنی هەڵبژاردن یا ممکنە دوان 5 ڕۆژاندا بەڵێ پرسێکە تەزبیتە بەڵێ دەتوان دەبی نانە تەزبیت نییە خۆی دائما هەموو هەڵبژاردنێ لە هەر وڵاتێک بێ دەتوانرێت مەوعیدەکەی گۆڕانکاریکەدا بکرێت ئەو 50 ڕۆژە بکرێت بە 6 ڕۆژ بەڵام تا ئێستا بەلایکی لەوانەیە ئێران تامانگێکیش بکوێتە ناو تازیەوە نەتوانرێت ئەو بارودۆخە و ڕێخستنی هەڵبژاردن ڕێک بخرێ بەڵام لە دوای ئەو ماوەیە سەرۆک ڕابەر یاعلان دەکات لە ماوەی 30 ڕۆژ یان لە ماوەی 50 ڕۆژ دەبێت هەڵبژاردن دووبارە لە ئێران ئەنجام بدرێتەوە بەڵێ توزانی ئیران ئێکیشی بەرماییکێ ئۆمپراتۆریا سەفەویانە ینی وڵاتێکی گەلێکی بباندوورە سەراستی هەرێمی و نێودەوڵەتی دیگەلێکی واراندا کەواتە ئەبوو یێرا ڕوودایی هەرەما ڤی وڵاتی بڤی ئاوایی بێگومان ژناوچوو وێ چ باندۆری هەبێت سەر سیاسەتە ئیرانێ سەر پێگەهێ ئیرانێ ئەو بابەتە ماتل لە چوارچێوەی جوگرافی وڵاتی ئێران ڕوویداوە لەوانەیە کێشمەکێشمی سیاسی یاخود ئەقلیمی نێودەوڵەتی لێ نەبێتەوە ئەو باردۆخە تایبەت دەبێت بە وڵاتی ئێران بەهۆی نەمانی سەرۆکی کۆمار وەک باسمان کرد لێژنەیەکی ئەو وڵاتە بەڕێ ئەوە با و سیاسەتی ناوەخۆیی و دەرەچی وڵاتی ئێران وەک خۆی دەمێنێتەوە کاریگەریەکان دروست ناکات چکەمە پێشتر زۆرمان بینیوە لەسەر ئاستی جیهان زۆر لە سەرۆک کۆمار یاخود سەرۆک وەزیرانەکان ئاخر ڕەشید عوزامی لوبنانیش بە هەمان شێوە بە کارەساتی ڕووداوی دکتۆر دەباسی گەلێک وڵاتان کرد لێ وڵات گەل وڵاتی فەرقە لوبنان و ئیران پێگەهێوان گرنگیاوان ئەنی دوو وڵاتین گەلێک جیاوازن دەدی دوو بسەدەما کەتنە خواری ئەنکو نەمانە هیچ زانیارەیەکی سەبارەتی فڕۆکە ئیبراهیم ڕەیسی حتا جو بایدن بێگومان بهێنڤەدانێ دەبوو داوای بهێنڤەدان نەخواینە پلس vegeriya bi kuşkasbî ser asê welatên deverê jî gelek bi horî ev pirseta şupandin. Em şên pêgehên welatan, coğrafya welatan, جیوستراتیژە وڵاتان جیاب بکەینە van pirsan gelû. بەتاکید کاریگەری هەیە لەسەر ئاسنیە دەوڵەتێکە و لە بەرپرسدانەوە بۆ ئەو ڕووداوی کە دروست بووە بەڵام بڵێن ئایا ڕوودانی سەرۆک کۆماری ئەو ڕووداویکەوا سەرۆک کۆماری ئێرانی تیادا مردووە کاریگەری لەسەر سیاسەتی ئێران دەکات لە ناوچەکە نەخێر لەسەر ئاسنیە دەوڵەتی نەخێر کەواتە ئەو بارودۆخەشی ناوخۆیە ئەگەر بوو هاتبایە ئەو فڕۆکەیە لە دەرەوەی خاچی ئێران هەر ڕووداوەکان ڕۆژبا لەوانەیە کێشەی سیاسی یاخود ئیقلیمی لەسەر ئاسنیە دەوڵەتیش دێدەبەوە بۆیە تحقیقکردن لە بارودۆخی ڕووداوەکە سروشتی بێ یاخود تەسفیح حسابات بێ لە چوارچێوەی وڵاتی ئێران دەرناچێت ئەوان لێکۆڕنەوەکانی خۆیان ئەنجام دەدەن بۆیە نەتیجەکەی گرنگ نییە لەسەر بۆ سەر ئاسنیە و دەوڵەتی بەڵام ڕووداوەکە وەکو ڕووداوێکی گرنگ سەی دەکرێت بە حکمەوەی ئێران وڵاتێکی کاریگەرە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێران وڵاتێکە ئەندامە لەسەر لە نەتەوە یەکگرتوەکان و پەیوەندیەکی توندوتری لەسەر ئاسنیە و دەوڵەتی هەیە هەرچەند پەیوەندی سراعی سیاسیشی لەسەر ئاسنیە و دەوڵەتی بەهێزە بۆیە ڕووداوەکە لەسەر ئاسنیە و دەوڵەت لە ڕووی ئەعلامیەوە بۆ ماوەیەک گرنگی پێدرێت بەڕام لە ڕووی سیاسیەوە کۆماری ئیسلامی ئێران هەمان سیاست و هەمان نهجی کارکردنی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێت چونکە نظامی دروستبوونی کۆماری ئیسلامی ئێران پەیوەست نییە بە کارکتەری یەکەمی وڵاتەکەەوە ئەگەر کارکتەرەکە گۆڕا سیاسەتی وڵاتەکەش ئاراستە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یاخود بە ئاراستە لەسەر ئاسنیە و دەوڵەتی بگۆڕێ سیاسەتی ناوەخۆیی و دەرەوەی ئێران ڕێکخراوە
بە گۆڕینی کارکتەرە سیاسەکان ناگۆڕدرێ ئللا ئەگەر سیستەمەکە نظامی سیاسیەکە بە کاملی گۆڕانکاری بەسەر بێ ئەتوانین بڵێن ئەو گۆڕانکاریانە لەسەر ئاسناوخۆی ئەران ڕێکدانەوە لی جیاوازیەوان کارکتەران هەیە بنمونە ئیبراهیم ڕێسەیەکیش کەساتکەن محافظکارین ئیرانی بووە پێشتێکی گەلێک پلەیەنی هەبووە تایبەتی دوارێ دادوەریەدا لە ئیرانێ بنمونە هەبوون سەرۆکومارین ئیرانی ریفۆرم خاص بوونە کو حەسان ڕوحانی بنمونە هوساخۆ نیشا دەکەت و نابینە حتا ئەف کارکتەرە باندۆری ئەنژی هەیە چاواتکە ئاراستەکردنا سیاسەتی شێوازی ئیدارەکردن ئەو با بڵێن ئەو لە نەسیاسیانەی کەوا دائیمەن چێبرچێ لەسەر پۆستی سەرۆکۆماری ئێرانەکەن وەکو ریفۆرم خوازەکان و محافظین لەسەر ئاستی نێودەوڵەتی و لە وڵاتانی تریش هەیە دوو حزبی سیاسی ممارەزە دەکەن بەڵام سیاسەتی خارجیان سابتە ئەو سیاسەتانەیان کەوا پەیوەست بە وڵاتانی ترە ڕێکخراوە تەنزیم کراوە بە گۆڕینی سەرکردەیەک یۆ سەرکردەیەکی تر هیچ لە بابەتەکە ناگۆڕێ بە تایبەتی سیاسەتی ئێران زۆر واضحە لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر ئاستی نێودەوڵەتیش لە پرسە سیاسیەکان ئەو پرسانی پەیوەندیان بە کێشەی نەوەیەوە ئەو پرسانێکەوە پێویستیان بە پێوەستە بە ئیرهابەوە ئەوانە هیچ کاریگەریەک ڕوو نەدا بۆیە من وای دەبینم بەنەمانی ئەگەر خودی ڕابەریش کێشەیەکی بەسەردا بێ ئللا ئەگەر نظامەکە بە تەواوەتی نەمێنێ نظامێکی نوێ حکمی ئێرا ئەوەی کە لە عێراق ڕوویدا گۆڕانکاری سیستم بە تەواوی گۆڕدرا ئەوە کاریگەری پەیوەندیەکانی نوێ کردەوە لەنا ئەوەی ئێران کە ڕوودەدا هەر کارێکتەرێکی سیاسی لە گۆڕەپانەکە نەمێنێ سیستەمەکە بوونی هەبێ گۆڕانکاری بەسەردان هەیە ئیران ئاستا مرونەت ئەبێ سەرکردەیەک نەرمترە لە سەرکردەیەشتر سەرکردەیەک دیبلۆماسیتر لە سەرکردەیەشتر بەڵام ئەوە لە یاسای نێودەوڵەت پێڕێن یاری دیبلۆماسی و یاریانەش بەڵێ دکتۆر ژبری دوارێ سیاسی دەما بەحەس کرد دوارێ جیهانا بێگومان شیعەژی دا وەکو ئالیە مەذهبیژی ئیران سەرکێشە جیهانا شیعە دکە ینی باندۆریا ئیرانێ باندۆریا حەوزە عەلمیە قوم لەسەر وڵاتیان ڕۆژهەڵاتە ناوین ئەڤە لوبنانە ئەڤە یەمەنە ئەڤە حتى بحرينة أفا سوريا أفا إيراق باوكي برفرها باندوريا في ولات السر هي شالية معنويش شالية أراستا كرني جبا كاتا دفي آلي دا قالو في باندوري كبي كاريگري كبي تنيا دلسوزية وفادارية أبو أوي كواسر كردي چي بالاي شيعة لسر آسي ناوسا كدا كوتسي دعاي كردو بروداوك لروانگا مذهبية كو دلسوزية كو بو ئەو ڕێبازە چونکە سەرۆک کۆمار ڕئیسی مەرجعی باڵا نەبووە بڵێ مەرجعی باڵای ئاینی بووە لە ئێمە کارکتەری سیاسی شیعیمان هەیە و مەرجعی باڵای سیعیش بەس چاپەمەنیە ئیرانەوە کە ئایەتوڵڵاه بناو دکەن پێشتر فلتەرێکی دەرباز کردیە پێشتر ئایەتوڵڵاه نەبووە ئەگەر ئێستا دوای مردنی ببێ بە ئایەتوڵڵاه من هەندێکی شوسە تاقیب کرد بەرحاڵ ئیدی گەلێک جارە ئەبوویەرە پەیوەندیان خراپیان وڵاتان باش دکەن ینی عاتفیەتە وڵاتان ڕاتکێشن سەدەمەکە تو نبینی گەل و ئەف وڵاتین کو پەیوەندی نانیان خراپ دگەل ئیرانی هەنە ئیدی ئەف بویەرە هەنێکێ نەرمتر بکە ڕاوشێ بەتاکید لە هەر ڕووداوێ لە وڵاتێکدا ڕووبدا کاریگەریە نێودەوڵەتەکان ڕنگدانە و نێودەوڵەتەکان زیاد ئەبن بە پرسە و سەرخۆشی بە هاوکاریکردن زۆر جاری وایە دوو دەوڵەت لە ڕووی سیاسیەوە ناکۆکن بەڵام لە کاتی پێویستدا هاوکاری معنەوی پێشکەش بە یەکتر ئەکەن ئەو شتانە لە یاسای نێودەوڵەتی و لە سیاسەتی نێودەوڵەتیشدا واردە بەڵام ئەو توانین بڵین ئەوە بەنجێکی کاتیە لە دروستبوونی پەیوەندیەکان دوای ڕێخستنەوەی کارەکان و نەمانی با بڵین پرسەکە یاخود قەیرانەکە ڕێچکە سیاسە نێودەوڵەتیەکان وەکو خۆی دێتەوە لەوانەیە مرۆنەتێک هەبێ بە تایبەتی لە نێوان زلهێزە سیاسە گەورەکان کەوا سیراعەشی تونند و توڵیان لە گۆڕەپانی نێودەوڵەتیدا هەیە ئەوانە دزی بوونەوە و دوورکەوتنەوە هەیە بە مرور زمان بەڵام ئەوە ناگەێنێت تەواو تەسفیر مشکلات بێ کێشەکان هەمووی سفر بکاتەوە لە ئایندەدا لە ئەگەری هەر لێدوانێک لە ئەگەری هەر ڕووداوێکی سیاسی لە ناوچەکەدا دووبارە ئەو بابەتانە گەرم دەبنەوە سیراعەتی سیاسی بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا سەران لەداتەوە بله دکتۆر جارێکدن بۆ یاریڤەتگەرین شۆن دەمێ درێژی بنیقاشە خۆ بدەین بەڵێ باسمان لەوە کردکەوە مەسێ زۆرە سیستەمی سزای زیرەکمان هەیە لەسەر ئاستی نێودەوڵەتی لەسەر ئاستی وڵاتانی ئیقلیمی لەسەر ئاستی دەوڵەتێک تاگلایانە ئەوەی ئاراستە بە جێگری سەرۆکی یەکەمی کۆماری ئێران کراوە کە ئێستا دەسەڵات ئەگرێتە دەست بە شێوەیەکی کاتی لەسەر ئاستی ڕێکخراوی ئیقلیمی وەکوێکی ئەوروپا و لەسەر ئاستی دەوڵەتە تاک کە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لەسەر ئاستی نەتەوە یەکگرتوەکان کە لەوێن سیستەمی سزای زیرەکمان هەیە ئاراستە بە کەسایەتە سیاسیەکان یاخود سەربازەکان ئەکرێ لەوێن دەربوونی نییە نەتواندراوە لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بۆی هەبوونی ڤیتۆی ڕووسی کارکتەرە سیاسی ئێرانەکان سیستەمی سزای زیرەکیان بەسە فەرز بکرێت ئەوەی کە کراوە لەلایەن یەکێتی ئەوروپا و لەلایەن وڵاتی ئەمریکاوەیە بەڵێ کاریگەری لە ئایندەدا کاری تەعاملکردن لەگەڵ کەسێک لەلایەن یەکێتی ئەوروپا و ناکرێت کە لە سیستەمی
لە بلاک لیستا بێت ئەمریکا لەگەڵی ناکە کە لە بلاک لیستا بێت بەڵام بە حکمی ئەوی بۆ ماوەیەکی کاتیە تاوەکو پرۆسێکی تری هەڵبژاردن لە ئێران ئەنجام دەدرێت ئەوە کاریگەریەکان دروست ناکە ئەگە پێشتری سیرکەین لە گۆڕەپانی سیاسی ئێراندا جێگری سەرۆک کۆمار ون بووە یعنی کاراکتەرێکی سیاسی نەبوو لەسەر ئاستی ناوەخۆی ئێران و لەسەر ئاستی ئەقلیمی نێودەوڵەتیش لە کۆنفرانسە نێودەوڵەتەکان بوونی نەبووە لە کۆربەندە سیاسی گەورەکانی سەر ئاستی جیهان بوونی نەبووە خەواتە ئەتوانێت بڵێن کاراکتەری جێگری سەرۆک کۆمار لە ئێران تەنیا لەوانەیە شتێکی ڕەمزی بێ بۆ حاڵەتێکی ئاوها دانرابێت لە ئەگەری نەمانی سەرۆک کەمار بتوانێت هەندێک مەهامی سیاسی ئیداری هەیە بەڕێوەی ببات تاوەکو کێشەکانێک لای دەبێتەوە تا قۆناغا پشتی ڕئیسی هەر هەمان قۆناغا سەردەمی ڕئیسی دەبێ بەتاکید لێ دەموچاو کاراکتەرێت و بەڵێ بە هەما سیاسەتی ئەروەک باسمان کرد ئێران سیستەمێکی سیاسی پتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە چوارچێوەی دەوڵەتی ئێراندا بە نەمانی کارکتەری سیاسی یەکەم یاخود دووەم حتا بگاتە ڕابەریش ئەو سیستەمە تێک ناچێت تەنیا بەهۆی ڕاپەڕینێکی ناوەخۆیی بێ یاخود گروزدێدانێکی نێودەوڵەتی بێ بە نەمانی سیستەم ئاگۆڕانکاری لە نەهجی ناوەخۆیی و دەرەکی و ئەقلیمی ڕوئەدا بەڵام کارکتەری سیاسی لەسەر ئاسی ناوەخۆیی بەهۆی مردن یاخود نەمان یاخود لادان کاریگەری دروست ناکە ماتول سیستەمە سیاسیەکە لە ئێران ماوە و حکمی خۆی دەکات بەڵێ هەڵبەتە توزان ئیران ها دوچارچوبێ دوورپێچێکە دژواری ئەمریکادایە هەنی ڕەوشاوەیە ئەوبووری ڕەوشێکە نەبنەجیە پەیوەندیێنێ دیگەر هەن وڵاتی زلهێز پەیوەندیان باش نینە حتا ئەستن پەیوەندیژی نینە ڕەوشا لە غەزایە ئیسرائیل بێگومان گەفێنێ هەنە کاتە دەبی چارچوبیدا دێڕەوش بەرەفکی بەچی دیێ ئێران ئێستا بخۆی سیستەمی جیهانی لە ڕووی سزاوە گۆڕانکاری بەسەرداهاتووە پێشتر لەسەر ئاستی نەتەوەی گرتوەکان لەسەر ئاستی وڵاتانیش لەسەر ئاستی ڕێکخراوە ئەقلیمیەکانیش ئابلوقی ئابووری گشتیە بوو کەوا کاریگەری لەسەر دەوڵەت بە شێوەیەکی گشتی دەکرد بەڵام ئێستا سیستەمەکە گۆڕاوە بوو بە سزای زیرەک لەسەر تاکەکان بۆ نمونە کەسایەتی ئێرانی هەیە کەوتونەتە لیست هەندێک بانقی ئێرانی هەیە کەوتۆتە بلاک لیستەوە بۆیە ئەوەی کە تەجروبەیە کە پێمان دەڵێ ئێران نەسزای ئابروقی ئابووری کاریگەری لەسەر سیستەمە سیاسەکەی کردیە هاوڵاتی ماندی بووە کێشەی بۆ دروست بووە بەڵام بەهۆی حکمی ئەوەی عێراق وڵاتانی تر لە ناوچەکە سین هەتاوەکو ئێستا مامەڵی جێبەجێری لەگەڵ ئێران هەیە لە ڕووی بازرگانیەوە وەکو دەوڵەت بوونی ماوە بەڵێ هەکەرم هەر جارێکدن بۆ ڕەوشە نافخۆی ئیرانی بچینەوە کوتە گوتێڤە پرسێکە نافخۆی ئیرانیە ji ber ku هەلیکۆپتەرە dinava Îranê de kevke xwarê direw û şert û mercên dijwarên keşhawada kewata li ser astê cemawerî gelû wê bandoriya vê yekî çi hebe شقامی ئیرانی دوو بەشە ئێمە بە درێژای مێژوومە دیومانە بەشێک کە لەگەڵ سیستەمی سیاسی ئێراندا متعاتف و پاڵپشتە و لاەنە ئۆپۆزیسیۆنەکەشی من دوێنێ شەو لە هەندێ هەواڵ بینیم دڵقەتەوریان ئەتەقاندەوە لە ئاسمانکو دڵخۆشیەکەوە بەشێک لە سەرکردایەتە سیاسەکەی ئێرانە ناوچنە بەڵام بە شێوەیەکی گشتی خەڵکی ئێران بە تایبەتی ئەوەی پاڵپشتی لە کۆماری ئیسلامی ئێران و نەهجە سیاسەکەیەکە دڵگرانن لەسەر ئاستی ناوەخۆی لەسەر ئاستی ئەقلیمیش بەڕێستان باستان کرد لە ڕووی مەزهەبگەراییەوە لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی لوبنان لەسەر ئاستی سووریا وڵاتانی تریش لە ڕووی سیاسیەوەش تەبعاً وڵاتان پرسە و سەرخۆشی ئاراستی ئێرانەکەن ئەوانە بێتە بەودایەکیش دروست بکات بۆ لێک نزیبوونەوەی ڕایەکان بەڵام کاتێ بێ دوایکەتەژی تاقیب کردبیت دەما کو خەبەرە هات کە بیستن خەلکێکی گەلێک چونە نەڤا حوسەینیاندا دوعاکردن ینی زەڵامێ بتەمەن هەبوو فرمێس چاوێتی تا نەخارێک کەواتە بویەرن بڤی ئەوایی گەلو دە وڵاتێکێدا کو سەرروکێوان بڤی ئەوایی بەرزەیە ینی تو نابینی کو باندۆریە عاتفیا خەلکیت کرد ئەوێ نەیارژیک دیکەتە یار خەڵکی ئێران بە تایبەتی ئەوانەی لەسەر مەزهەبی شیعانە کە مشمان دەزانین ئێران زۆر ئیلتیزامیان بەرابەر و بە مەرجعی باڵای خۆیان هەیە کاتێک کە ڕابەر دێتە سەر تەلەڤیزیۆن قسەعکا و داوا لە هاونیشتیمانیانی ئێرانی یەکەم دوعا بکەن بۆ ڕزگاربوونی سەرۆکەکەیان دوعا بکەن بۆ ئەو ستافەی کە لەگەڵیاندایە بەڵێ لەگەڵ ئەو لێدوانەی ڕابەری گشتی کۆماری ئیسلام خەڵکە کە بە لێشا و ڕویان لە حوسەینیە لە شوێنە حتا لەسەر شەقامەکانیش دەستیان بە نزاکردن کرد بۆ پارە بۆ ڕزگاربوونی سەرۆکەکەیان لەو ڕووداوە بەداخەوەەوە لەو ڕووداوە ستافە ئیداریەکەی کە پێک هاتووە لە سەرۆک کۆمار و وەزیری دەرەوە لەسەر ئاستی نێودەوڵەتی بە سەرۆک کۆماری حسابە بەڕاستی سەرۆکاتکە هەیە دیپلۆماسی وڵاتی خۆیەکەواتە دوو کارکتەری سیاسی لە
لە گۆڕەپانی سیاسی ئێراندا ون بوون کەوا بەشێ لە هەندێک کەناڵی نافەرمیەکان وانە گوتکەوە ئەوە دوو کارکتەرە سیاسیە لەوانەیە لە ئایندەدا هەروەک چۆن داگوت قاسم سلەیمانی مەترسی بۆ سەر خودی ڕابرد دروست کردو ئەو دوو کەسایەتیش و ڕنگدانەوەیان لە ناو شەقامی ئێرانی بە تایبەتی لە ناو با بڵێن حەزبی محافظین کوتابوو کە لە ئایندەدا ببن بە کەسایەتی زۆر گرنگ لەسەر ئاستی ئێران بۆیە لەو ڕوانگەیەوە خەڵکێک خوێندنەوەیشتر بۆ بابەتەکان دەکات لە 3 هەلیکۆپتەر بۆ دویان قوتار بوو یەکیان کەوتە خوارەوە بۆ ئێستێمە دەزانین کەش و هەوا پێ دەڵێ بەیانی ساعات ئەوەندە بارانی بەخوڕەبارێ و ساعات ئەوەندە بارانەکە کەمە ئەوە ڕوە ئۆپۆزیسیۆنەکەیە هەر ڕووداوەکە سیاسی بێ یاخۆ سروشتی بێ پەیوەندی بە خودی ئێرانەوە هەیە لەسەر ئاسیناوە خۆی ئێران خوێندنەوە و لەگدانەوەی بۆکرێ کاریگەری بەتەکید سەرۆک کۆمار کاریگەری لەسەر هاونیشتیمانیانی دروستەکە بە تایبەتی لە چوارچێوەی دەوڵەتێک کەوا ئێرانە و سیستەمەکەی شۆڕ بۆتەوە بۆ ناو دۆست و لاگرەکانی خۆیان بەڵێ کاتە دکتۆر بۆ سەرڕاستکردنا زانیاریەوە من ئەڤەنها هەند زانیاری لە بەردەستی منن دیگە لە قۆناغێن جودادا باڵەفرێن بەرپرسên ئیرانê çi fermandên serbazî bin çi wezîr bin çi kar bi dest bin جغرافیا ایرانی دا لی دەبێنن جودا کەفتنە خوارێ هەر لە ساڵên هەشتیان حتا divê bûyerê da bigire yanî yanî xwe ji dezanî kewata ev bûyereke xerîb nîne bûyere çend car dubara bûye li hemû welatan weke te gotî karî ev bûyere ئەحمەدی نەژادیش بە هەمان شێوە ئەو شتەی بەسەر هات بەڵام ئەو تێیە ڕزگار بوو ئەحمەد نەژاد سەرۆکۆماری پێشتری ئێران سەرۆکۆمارێشتریش بوو لەو دەم و دەستە ناوەکەم بیر نایە و بیش بە هەمان شێوە لە حادیسەیەکی گوماناوی تێکشکانی فڕۆکە ڕزگاری بووە جا بۆیە ئەوانە لەسەر ئاستی ئێران یەکەم جار نییە خوێندنەوەی زیادیاشی بۆ دەکرێت تەکید پاش ماوەیەشی تر سەردا و دەست دەکەوێت لەوانەیە مخابراتی ئیقلیمی هەند دەوڵەتەکانتر لە ناوچەکەدا هەنا گومان لەسەر بابەتەکە دروست دەکەن ئەگە سروشتیش بێ لەوانەیە ئەو گومانانەی کەوا دروستە بێ ڕنگدانەوەی لەسەر ئاسیناوە خۆشە بێ ئەف شەڕێ ئەلامی ئەف شەڕێ دەڕوونی وڵاتان دیگەل هەبدوو وڵاتین دشت لەسەر ئاستی ئەلامی تشتێکی باونی بەڵام لە کۆتاییەکەیدا ئەوە بارودۆخێکە لە چوارچێوەی وڵاتێکدا ڕوویداوە و هەر خۆشی تەحکومی پێدەکات و خۆشی بڕیان لەسەردا ئەکید دوچارچوێ بویێرەدا مەسج هەبوونە مسجی وڵاتان هەبوونە سەرروکێن وڵاتان هەبوونە ئەکید تەژیگەی شوپانی دە متابعەکردی سەراستی وڵاتین هەرێمی نێودەوڵەتی کیش مەسجێ زیدەتر داخویانیە سەرنجە داڕاکێشە بگەێت سەبڵەتی لەسەر ئاستی ڕۆژەڵاتی ناوەڕاست عێراقا هەرێمی کوردستانە وەکو سەرۆکاتی هەرێمی کوردستان لەسەر ئاستی نێودەوڵەتی ئەو زۆر بە زۆری وڵاتەکان پرسە و سەرخۆشیان ئاراستەی بە کۆماری ئیسلامی ئێران کردو بە خۆی ڕابەر کردو ئامادەی هاوکاریشیان نیشاندەوە ئەوەی کە ئاردۆغان ئەو هاوکاریە و ئەو وتەکانی ئاردۆغان کە ئامادەن بە هەموو شێوەیەک یارمەتی ئێران بدەن لە ئەو بارودۆخە بە هەمان شێوە رووسیاش هەموو وڵاتان لەسەر ئاستی دەوڵەتی بەنەتەوەی گرتوەکانیشەوە ئاو خەمن لە ڕووداوێکی ئاوها لە ئاودا ئاوهادا ئەگەر ناحەزی سیاسیش بێ ئەگەر سیراعی سیاسیشە بێت لە پرسێکی وادا هەمووی پەیامە بەخشێ پەیامی پرسە و سەرخۆشی ئەو ئاراستەی ئێرانەکرێ بە شێوەیەکی گشتی هەموو پەیامەکان هاوخەمی بوو بەشداریکردنی پرسە بوو دڵنەوەی خەڵکی ئێران و سەرکردایەتی سیاسی ئێران بوو شتێکی تایبەت نییە ئەگەرم بەس هەرێما کوردستانی بکەن لەسەر ڕاستی سەرروکی هەرێما کوردستانی و سەرروکی حکوومەت هەرێما کوردستانی خۆشی پەیامێن هەفخەمیە هەر لە دەستپێکە بێ بویێرە ئەوان هیوی خواستن گوێدی خەبەرێکی خۆش بێت کەواتە لەوێ داویەکی کشاندێکی بڵندی حکوومەت هەرێما کوردستانی لە تەهران بوو دیگەل ئیبراهیم ڕئیسی بخوا جڤیا بوون و دیگەل وەزیری دەربەژی دوو جاران جڤیا بوون کەواتە جڤین کەشەهاوایەکی دوستانە گەلێکی بە باندۆردا بوو ئەف پەیوەندیە دی چ بدەین گەلو بەتەکید دوای هەبوونی کێشەیەکی زۆر لە نێوان هەرێمی کوردستان وەکو هەرێمێک لە چوارچێوەی دەوڵەتی عێراق لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران و پرسرانی پەیوەندیەکان لە کۆتاییەکان جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان چوو بۆ ئێران بۆکردنەوەی ئەو گرێبەستانەی ئەو گرێ سیاسیانەی کەوا لەسەر ئاستی عێراقدا لە نێوان دەسەڵاتی شیعی عێراقی لەگەڵ هەرێمی کوردستاندا هەیە دەخۆشکەر بوون هەرێمی کوردستان جیرانە لەگەڵ وڵاتی ئێران بە درێژایی مێژوو لە زۆر سات و ڕووداودا هاوکاری هەرێمی کوردستانی کردو بۆیە بۆ ئێمە گرنگە سەقامگیری سیاسی ئێران بۆ هەرێمی کوردستان گرنگە کەوا پەیوەندیەشی تونند و تۆڵ لەگەڵ ئێراندا هەبێت هەر وەک چۆن ئەزانین کلیری چارەسەری کێشەکانی ئێمەش دەگە دەسەڵاتی سیاسی عێراقی لە ڕێگای ئێرانەوە ئەبێ خۆشبەختانە ئەو دەرگایە کرایەوە پێش ئەوەی ئەو ڕووداوانە ڕووبدا لەوانەیە ڕنگدانەوەی باشتری ئەبێت لە ئایندێکی نزیکدا لە نێوان پەیوەندەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی پەیامی سەرۆکی حکوومەت پەیامی سەرۆکی هەرێم هاوخەمی دەربڕین بوو
هاوخەمی دەربوونەکەش لە قوڵاییەوە بوو چونکە بەرژەوەندی سیاسی ئابووری بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان بله دکتۆر gelek caraxtan behsê van bûyeratiyan gelek tiştên bîra min ji ber ku İranekî welatên hevsiye İran di gelek qunağanda alîkariya xelkê Herêma Kurdistanê kiriye bîra min tê dema ku Xomeyni raberê kuşkiriyê İranê ve Geradawiyê kirî em xwal İranê bûyn li wêrê çawa rav çawa bû em ê behsê vê pirsê pitir kirî te dîtek ez bûyerekê bîn me bîrate carek dema ku peywendiyên Misrê di gel Tirkiye gelekî xirab bûn di çarçovê dîtina yariyeka tapapê li Qatarê dema ku Sîsî û Erdogan çûne destê hevdû êdiye ve ew girêka kure vekir hêdî niha peywendiyên gelekên başin ki hata ev pêş hata jîna bine sedem gelû ku gelek welatan peywendiyên wan di gel İranê başîne lê baş bû nimûne îmaratê ku bêguman kevne şûpiyeke dîr û dirêj heye peywendiyên başîne di gel İranê lê dihû gotiye em bi hemû awayekî di gel İranê ne em berhevîn alîkar bîn di hemû waran da دوو جۆرە سیراعی نێودەوڵەتی هەیە لە جیهاندا سیراعی هەیەکەوە لە نێوان وڵاتێکی باڵا دەست و بەهێز لە ناوچەیەک دەکرێت لە وڵاتێک دەڕووی سەربازیەوە لە ئاستی ئەودانێ بۆ نمونە ئیمارات و ئێران لە ڕووی هێز و توانە و دیبلۆماسیەت ناوچەکەدا لە ڕووی هێز ناگەر بێکتر بۆیە ئەو نوع کێشانە سوء تفاهم سیاسیەکان بەتابەتی لەسەر بەحری ئیقلیمی کە بۆتە کێشەیەک لە کەنداوی عربیە کەنداوی فارسی هەر ناوێکە کە نێنراوە لە نێوان ئەو وڵاتانەدا هەردوو ڕەنگە بوو هەردوو تۆرە نەبێت بەڵێ لەو ناوچەیە هەیە زیاتر لەسەر بەحری ئیقلیمی و مەودای دروستکردنی بەحری ئیقلیمی و ئەو ناوچانەی کەوا پێی دەڵێن منتیقەی اقتصادی خالصە زیاتر ئەو ڕووداوانەی کەوا لە نێوان ئیمارات و لە نێوان ئێرانیە لەسەر ئەو شتەیە ئەوە ناتوانین بڵێن ڕووداوی یان با بڵێن قەیرانی سیاسی ئیقلیمی بچووکن لە نێوان دوو وڵاتە ناوچەکەدا بەتەکید ئەوانە دێنە چارەسەرکردن لە ڕووداوی ئاوها و یاخود لە هەر بۆنەیەک کەوا سەرکردە سیاسیەکان چ خۆش چ ناخۆش ڕوئەدەن ئەگەن بە ئەنجامێک و لە بەتۆقەکردنێک بێ بە دانیشتنێک بێت زۆر جاری وایە لە دابۆس دوو دەوڵەت کێشەیەکی سیاسی بچووچیان هەیە لە کۆبوونەوەیەکی دابۆس کە پێوەستە بە بازرگانی ئەگەن بەڕێکەوتن و دانیشتنێک پەیوەندەکان ئاسایی ئەبێتەوە بەڵام تۆ بڵێ ئێستا بەهۆی نەمانی بۆ ڕووداوە پەیوەندی ئەمریکا لەگەڵ ئێران تصویر مشکلات بێ ناشتی وارو نادا ئەوە ناوڕۆکێکی تو دوو تۆڵی هەیە و چەقی بەستووە دابش بن بەسەر دوو قوتبی سیاسیە دوو قوتبی نێودەوڵەتیە ئەمریکا بەرژەوەندەکانی لەگەڵ ئێران یەک ناگرێتەوە لە ڕووی سیاسی بە تایبەتی لەسەر ئەو سێراع سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە ئەتوانین بڵێین بەرەی ئێران و رووسیا لە بەرەیەکن یعنی توانین وڵاتان لەسەر دوو قوتب نییە بڵێ ئەمریکا بابنە رووسیامان هەیە چەند قوتبێکی بچوو چی لێ بۆتەوە بۆ نمونە دکتۆر بێگومان تو شارەزای پەیوەندی نێودەوڵەتی کتاباتە ژیاداویە مخواندیە سەبارەتی ئەو فۆرمانهایە پەیوەندی نێودەوڵەتی سەرچە بنەماتی نەدروستکردن ئەف بابەت ئەم زیدەتە سەردیمەنین مێرنێن ئاغڤین ئەمێ سەر کاریگەریە ئیرانی ئاغڤین دەبەرێ هەکەنم بەحسی ئەمریکا بکەین بێگومان تو زانیژێکی هەڵبژاردنین سەرۆکاتی ئەمریکا دە ئەف ساڵدا دیمایکە ئەف ساڵدا دەڕێدانە جارێکە دن ترامپ بێگومانێکیش ڕکابەرێن بەهێزە ئەنی دیدناتە سیاسەتە بهێتی ئەمریکا بەرامبەر ئیرانی دیچابیت ئەگەر ترامپ سەرکرد هەمومان دەزانین بەڕێشتان دەزانین ئەوەی کە سیاسەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دائەڕێژێت دوورمەودایە کورتمەودانیە دەتوانین بڵێن خودی سەرۆک کۆمار لە ئەمریکاش بەداڕێژەری سیاسەتی دەرەوەی ئەمریکا داناندرێ تۆ مەجلیسی ڕۆژدادت هەیە پەرلەمانت هەیە ئەوانە کاریگەریان هەیە بەڵام ئەتوانین بڵێن کارکتەرە سیاسەکان لەسەر ئاستی ئەمریکاش منڕۆی تێدایە بۆ نمونە دیموکراتەکان لەسەر ناجێ ئیژەکەن کۆمارەکان لەسەر ناجێ ئیژەکەن کاتێکەوە ترامپ سەرۆک کۆماری ئەمریکا بوو باسییانە دروست نزیک بوونەوەی پەیوەندی نێوان رووسیا و ئەمریکا دەکرد لە زۆر بابەتدا پەیوەندی نزیک بوونەوەی نێوان ئێران و ئەمریکا دەکرد لە هەندێک بابەتدا بەڵام لە ئەنجامدا چ نزیک بوونەوەیەک ڕوویدا چ پەیوەند ڕێکەوتنێکی گەورە ڕوویدا کە بێتە هۆی ئاشتەواییەکی تەواو لەنێوان ئەو دوو وڵاتە کەواتە نا یاریکردنە بە عاتیفەی هاونیشتیمانیانی وڵاتەکەیان بۆ بەدەستێنانی زۆرترین دەنگ بەڵام لە ئەنجامدا لەسەر هەمان سیاست و هەمان نهات بە درێژایی دروستبوونی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و دەستا و دەستکردنی دەسەڵات لە نێوان دیموکراتی و جمهوریەکاندا ئەگەر سیر بکەین سیاسەتی خارجیان هەمان سیاست بووە لەسەر یەک ڕۆژ کەواتەوە پێمان دەڵێ دەستگایەکی تۆکمەی ستراتیژی خارەتەی سیاسی ئەمریکا لەسەر ئاستی جیهاندا دەکێشێ و پەیڕەو ئەبن بەڵام کەسایەتەکان سادەتر تۆنتر دیبلۆماسیتر لێوە شاوت لەسەر ئەساسە ئەگۆڕێ هەندێک ئەنجامی بچووک بەدەستدێنن بەڵام ئامانجە سەرەکیەکە
گەیشتنە تا وەکێتە گوتی کەساتی باندۆریاوان هەیە کاریگەریاوان هەیە سەر خافکردن و پلەسکردنا هەنگاوەکان چونگیتی دەکەنی سیاست و بەرژەوەندەکانیان بەڵێ دەتوانین ئەوە بڵێن لەسەر ئاستی هەموو وڵاتان وایە خۆی سیاستکردن و بەڕێوەبردننی و دیبلومات بە تایبەتی شەڕی دیبلۆماسی یاخود شەڕی سیاستی نێودەوڵەتی ئەبێ هەورازن و شێوی تێدا بە جاری وایە تون ئەبن لەگەڕ یەک جاری وایە شل ئەبن بەڵام هەر وڵاتێک ئەو بە تایبەتی ئەوانێکەوە ستراتیزیەکی کورتخایان و درێژخایانیان بۆ وڵاتەکانی خۆیان داناوە نهجیان سابتە بەڵام یاری سیاسیشیان هەیە لەگەڵ سیراحا ئەوانەی کەوا سیراحیان لەگەڵ هەیە لەسەر ئاستی نێودەوڵەتیدا کەواتە جیاوازی ڕئیسی بەڕای تۆ لەگەل جهگیرێکەی چونگەتی ئیدارەکردنی سیاسەتی ایران بە تایبەتی لە ناوچەکە چۆن دەبینی ئەتاوەکو ئێستا سەرۆکۆماری پێشوو ئێران لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی ئیقلیمی و لەسەر ئاستی بەردیشی نەکەوتۆتە ژێر کاریگەری هیچ سزایەکی نێودەوڵەتیەوە نەکەوتە سەرکاریگەری هیچ سزایەکی ئوحادیشەوە تاگلایەنەشەوە بەڵام جێگرەکەی بە شێوەیەکی کاتیە بە شێوەی کاتی جیایە لەگەر ئەوەی کە دەسڵات بە شێوەیەکی ڕسمی بگرێتە دەست ئەگەر جێگیری سەرۆکی کۆمار کە ئێستا بە شێوەیەکی کاتی دەسەڵاتی گرتوتە دەست ببێتە کاندیدێکی بەهێز و سەرۆکاتی کۆماری ئێران بکات طبعاً پەیوەندەکانی ئێران ڕوبەرەوە ئاڵۆزیەتی بە تایبەتی لەگەڵ یەکێتی ئەوروپا بە تایبەتی لەگەڵ ئەمریکاش کێشە و شاسی کێشەی نێودەوڵەتی چووکە و کەسایەتیە تۆمەتە بە کۆمەڵێ یاری ئیرهاوی یاری سەربازیش دە بواری عسکەریشەوەکەوە دەستی هەبوو لە هەندێ شەریکات کە ئینتاجی نەوەوی ئێرانیان دابین کردیا تۆمەتبار کراوە ڕەسیدەکانی بلۆک کراوە و منعی سەفەریشی لەسەرە ناتوانێت بچێتە ئەوروپا ناتوانێت بچێتە ئەمریکا ناتوانێت بچێتە هەندێک وڵات کە هاوپەیمانی ئایشەتی ئەوروپا و ئەمریکاشن جا بڕوا ناکەم یعنی کەسایەتێکی وا تەثبیت بکرێ بۆ بەڕێوەبردننی وڵاتی ئێران بەتەکید کەسایەتی نوێ لە پاش نەمانی پرسە لە ئێران بە دیارەکەون بۆ وەکو کاندید بۆ سەرۆکۆماری دکتۆر وی دەمیشی کەم کە دەرفەتەوی دە پێتر بە حەسکێنج بەرکۆن هاتوزانی ڕەوش تەحدیدە دیاری کردە ئیدی سەرکۆماری ئیرانێ دیچارکی بێ بویێرە باڵەفرێدەگانی خۆش دەزاد گەل هەند بەرپسێندنیەوی وڵاتی گەلێک سپاس بەرێسە دکتۆر ئاراس عەبدوڵڵا شارەزایە پەیوەندی نێودەوڵەتی یاسا و سیاسەتە نێودەوڵەتی گەلێک سپاس دکتۆر زۆر سپاستان دەکەم.